سڵاوتان لێبێ بینەرانی 964 متوانانەقیم لە ئەڵقەیەکی تری سەعاتی سفر گەڕامەوە لاتان هەم لەسەر داوای بینەرانی بەرنامەی سەعاتی سفر هەم وەکو ئەڵقەیەکی جیاوازیش دوور لەم گرژ و ئاڵۆزانەی کە ئێستا لە ناوچەکە هەیە ئەم ئەڵقەی بەرنامەکەمان تایبەت کردووە بە باسکردن لەسەر ورد و درشتی فڕۆکە. بینەرێکی زۆر داوایان کردبوو کە نەوعێتی فڕۆکەکان جێنێرێشنی ئێستای فڕۆکە لە جیهاندا کە تا جیلی شەشەمیش ڕۆیشتووە ئەو فڕۆکانەی کە لە خزمەت وەستاون ئەو فڕۆکانەی تاوەکو ئێستا وڵاتە زلێزەکان پشتیان پێدەبەستن لەم ئەڵقەیەدا ورد و درشتی باس دەکەین. هەروەها باس لە مواسەفاتیان و شێوازی کارپێکردنی ئەم فڕۆکانە لەلایەن وڵاتانەوە تێچووی ئەم فڕۆکانە هەروەها تەنانەت وردەکاری لەسەر هەڵبژاردننی فڕۆکەوان بۆ ئەم فڕۆکانە چەندە قورسە و چۆن فڕۆکەوان دەبێت بە فڕۆکەوان و وڵات چەندێک خەرجی لەم فڕۆکەوانە خەرج دەکات. بە خۆتان دەزانن کە ئێستا دەیان جۆری فڕۆکەی جەنگی لە جیهاندا لە خزمەتدایە و دەیانی تریش خانەنشین بوون. هەوڵە دەم لەم بەرنامە هەموو وەڵامی پرسیارەکانم لە کاک عەقید سەلام مەسعەد ڕاوێژکاری 964 بۆ کاروباری سەربازی وەرگرمەوە. جەناب عەقید بەخێر بیتەوە. ئاستانەکەم خۆشتان بەخێر بێن. هەر بژیت. فڕۆکە جەنگیەکان جەناب تزانی ئێستا لە جیلی شەشەم هەن. بەڵام پێش هەمووشت ئەم جێنێرێشنانە چین یعنی چی و جیاوازیان چییە؟ جیاوازی فڕۆکە لە یەکەم جەنەرێشنەوە ینی نەوەی یەکەوە کە دەستی پێکرد لە جەنگی جیهانی یەکەمە ئەو کاتە فڕۆکەکان زۆری پارچەکانی لە دار و لە ئەلەمنیۆم بە ئاسانی دروستەکرا و فڕۆکەوان کاتێکە ئەکەوتە شەڕ بەدەستێ فڕۆکەی لێخڕی بەدەستێ دەستی بەرزە کردەوە بۆ تۆشکە تەقە بکە ئەو پێشکەوتووە نەبوو تکنۆلۆژیایی تیاابێ لەبەرەوە پێویستی بوو کە تۆ بیگۆڕی بگەیتەوە لە جەنگی جیهانی دووەم هاتیتە نەوەی دووەم کە بەکارتێنە تامان لە جەنگی جیهانی دووەمە ئەم نەوانەی بەکاری دێنێتین وەکو بڵین ئەمە لە نەوەی یەکەم مۆستانگ P1 لەگەڵ مسەرشمیدت لە نەوەی دووەمە کە بەکاری تێهێنا. لێرە گۆڕانکاریەکە چی بوو؟ تۆ لەبانەوە تەقەتە کرد لەو فڕۆکانەی تر ئەگەر سەیری پەرەوانەی فڕۆکەکە بکەی دۆشکەکەی لە پێشەوە بوو پەرەوانە کە سوڕایە گولە لە ناوی دەرەچوو عەمەلیەیەکی هایدرۆلیکی زۆر سیر بوو کە ئەندازیارەکان دایان ناکە فیشەکەەکە بەر پەرەوانەکە نەکەوێت بۆ سورعەتە ئەخولێتەوە بەینیان ڕەت ببێتن پەروانەیە بەڵێ ئەلەوانە مەسەڵەن لە مسەرشمیدت ١٩ ئەوانە یانە لە سپێت فایر بەریتانیەکە یان بی 51 بی 47 مەسەڵەن هەر ئەمریکەکان یان میتسۆبیشی زیرۆی یابانی هەبوو لە بن باڵەوە بوو هەبوو لە پێشەوە بوو ئەوە هەنگاوی دووەم ئەنجام و شەکیان بەکارهێنا بەڵام بەبێ ینی بڵێ نیشانی دۆشکەکە بوو کە تەقەیە کردەوە نەبوو بڵێ تکنۆلۆژیا پێشکەوتوو بوو. ئیتر هاتیتەنەوەی سێمەوە لە پەنجاکان دەست پێی کرد پێویستیت پێی بوو کە ئاسمان کۆنتترۆلکەی پێویستیت بە فڕۆکەی سەریع بوو هەرچەنێنەوەی سێم بۆ ئاگاداریت هتلەر دایمەزراند بەڵام ڕوخا ینی فڕۆکەی می کە دروست کرد ئەگەر بیم 1.15 لەنەوەی دوای جەنگی جیهانی دووەمە لەسەر ئەڵمانیا کە دروست کراوە بەڵام ئەڵمانیا ڕوخان نەیتوانی لەوە زیاتر بڕواکە فڕۆکەی نەفات دروست بکاتن. باش ئیتر دێتێن هەتاکو بۆ مەرحەلەی داهات و چۆن ئاسمان کۆنتترۆلکەی پێویستیت بنەوەی چوارەمە ئەنجانەوەی پێنجەم شەبەحی کە دوژمن دەبینێ چونکە موشەکی دیژی ئاسمان زۆر نەوەی چوارم لەکەی دروست کرا هەرنەوەی چوارم لە هەفتاکانەوە لە هەفتاکان فڕۆکێکی ئێستا لە خزمەت ماوەی نەوەی چوارم بەڵێ لە بڵین بۆ نمونە F16 F16 نەوەی چوارەمە نەوەی چوارە ئێسەوە احتیمادی لەسەر ئەوە احتیمادی لەسەرە بەڵام لە ناو ئەمریکاتەوە احتیمادی لەسەر نییە ینی ئەمریکا F16 دروستەکە بەڵام بۆ خۆی بۆ خۆی هێزی ئاسمانی خۆی ڕایگرتەوە بەڵێ نامەوێت
F35 و F18 هەیە هۆرنێت لەگەڵ لایتینگ بەڵام بۆ وڵاتانی تر نەخێر F16 ئێستش دروستەکە و ئەیداتن بەڵام بۆ دوای ئەوە نەوەی پێنجەم و دوایەوەی پێنجەم کە بێتە شەباحی بتوانی لە ڕادار و موشک خۆت بزر بکەی نەوەی شەشەم کامانەوەی پێنجەمن نەوەی پێنجەم ئێستا بۆ نمونە سیخۆی 57 فیلۆم لەگەڵ F35 لایتینگ بە هەر چوار نسخەکەی بڵین هەروەها لەگەڵ F22 ڕاپتەر ئەمانە ئەکاتەنەوەی پێنجم باشە زیاتر ئەم گەشەکردنە لەنەوەی یەکەمەوە تانەوەی شەشە بەهۆی چی وەڕوویدا بەهۆی کۆنتترۆلکردنی ئاسمان و کە تۆ بتوانیتن ئاسمانی دوژمن کۆنتترۆل بکەی بۆی سوپای زەوی بە ئاسانی بشێتە پێشەوە تۆ ئاسما ئەگەر بتەوێت بهین بێ ئەبێ ئاسمانت بەدەستەوە بێ کۆنتترۆلیکەی یعنی ئێستا بۆ نمونەیەکت بۆ بێنم ئەگەر جەنگی عێراق و ئێران هێزی ئاسمانی عێراق بەو توانەیە نەبووایە زۆر کە فڕۆکەیان داپی پێشکەوت و تکنۆلۆژیا و ئەوانە هێزی ئاسمانی عێراق زۆر بەخۆت نەبووە ئێران عێراقی لە ناوەدا بەڵام هێزی ئاسمانی عێراق ئێرانی شەل کرد یەک کەشتیەکانی لە خەرج و ئاراک و ئەوانە بە فڕۆکە لێدا دوو لە جەبهە بەستی خۆی 25 مەسەلەن باسی جێنەرێشنمان کرد بەنەوەی چەندەم شەڕێکرد عێراق و عێراقمانەوەی سم شەڕێکرد لە ساڵی 86 بەبانەوە بنەوەی چوارم بەس فڕۆکەکانی کەم و ینی بڵێن 11 فڕۆکەی هەبوو لە جۆری 129 بەڵام میراج F1 هەبوو سیەکەی هەبوو کیوەکەی هەبوو ئەمانە فڕۆکەی پێشکەوتو بوو هەتاکو ینی ساگەر بخێنیتەوە هەموو جیهان ئەڵێتن عێراق used the Mirage with the great successful عێراق میراجی بەتوانایەکی زۆر بەرز بەکارهێنا دژی ئێران زەرێکی زۆری پێگەیان ئەم فڕۆکانە دەوریان هەبوو لە ئاسمانە کە تۆ کۆنتترۆل بکەیت و دوژمن ڕابگری لە ڕادەیەەکە بەڵێ ئەوەیە هۆیەکانی زۆر باشە کاک سەلام لەنەوەی شەشەمە تەرکیزەکە زیاتر لەسەر چییە؟ شەبەحەکەیە یان چەک و ئەسلیحەی پێشکەوتووە تیادا هەر بە دەرەجەی ئەساس لەسەر شەبەحی ڕاوەسێ و لەسەر تەشویشی ئەلکترۆنیکە تۆ تکنۆلۆژیایەکی بەرزترت یا بێتن کە بتانی فڕۆکەی دوژمن لە دووری 400 کیلومتر زیاتر ببینی و بتانی لە هەمان کاتە بزانە لە شەڕی ئاسمان لە فڕۆکەیە ئەگەر بینەوە سەرنەوەی 32 ئەوانە بۆ نمونە با فڕۆکەیە بەتەنیا لە ئاسمان بێتن دە فڕۆکەی دوژمن لی بە ئاڵێتن ئەو دە فڕۆکەیە نوێی قیمەتی نییە کەوێتە شەڕ یەک داناکەوێتە دوای بۆ لێدانی نوێیەکەی تر لە ئاسمانە بێ بە دوایانەوە بەڵام ناتوانن شەڕی لەگەڵا بکەن لی بدەن تەنها یەک کەس نەیتوانی بیخا پێڵێ ئاو دەرچۆتۆ ئایام ئین ئەوە چێتە جێی لی بداتن بەڵام لەنەوەی شەشەمە ئەوە نەما لەنەوەی پێنجەمیشە یەک فڕۆکەیە توانێت لەگەڵ شەشا بە یەکجا شەڕ بکاتن وەل هەمان کاتە شەش قفڵ بکە و موشەکەکانی تێ بگرێتن فایران فۆرگێت هەر موشکێ بۆ هەدەفێکە ڕوا و لەگەڵ شەش دانە بە یەکجا شەڕەکە لە یەک کاتێکە ئەمە جیاوازی بڵێنەوەی پێشکەوتووی فڕۆکەکانە ئەشتوانێت کۆمەڵی موسەیارات لەگەڵ خۆیان بفرێنێ لە ئاسمانە درۆنە فرێنێ لەگەڵ خۆیان فڕۆکەوان کۆنتترۆلی ئەو درۆنانە ئەکا لە ئاسمان جگەلەوەی کە خۆی لەگەڵ شەش فڕۆکەیە شەڕەکە لە یەک کاتێ ئەتوانێت سی هەدەفیش ببینێ لە ئاسمان لێک جارێک قفڵ کاتە سەریان بزانێ لە چۆن ئەمە بۆ نەوەی پێنجەم و شەشەمیش شەشەم بەڵێ کێنەوەی شەشەمی هەیە ئێستا تەنها چین ئێستاکە ئەعلانی کردووەکەنەوەی شەشەمی هەیە بڵین لە جۆری فڕۆکەی چنگدۆ G36 بەڵام بەشداری شەڕی نەکردووە نەچۆتە شوێنێ بۆی بزانی ئایا ڕاداراتی کەهرۆبەسەری یان کەمۆمیەکان کە بیبینێتن یان بزانێت شوێنەکەی لەکوێیە تەنها فڕانی لە چین بەڵامەوەی سیر بوو لەبان بڵین کەشتی فڕۆکە هەڵگر لە کەش و هەوایەکی زۆر سەختاتوانی دابۆزێ ئەنیەوە بەڕاستی ئینجازێکی سەیرە بۆ فڕۆکەیە کە بتوانێت لەو حاڵەتەیە ئەمە بکاتن بەڵام بەشداری شەڕ و ئەوانەی نەکردووە ینی وەکو جیدا سیەکەی یان ئەیەکەی زۆر باشە بەڵا حەزەکەم ینی ڕیزبەندی وڵاتان بزانم لە ڕووی فڕۆکەوە بەهێزترینیان کامانن حتمما جەنابە باسی کردووە دیاریشەکە ئەمریکا یەکەمە بەڵام وڵاتانی تر لە ڕووی فڕۆکەوە ڕیزبەندەکە چۆنە کێ بە خاوەنی بەهێزترین فڕۆکەی ئاسمانە یعنی ئێمە کە باسمان کردو ئەمریکا بە دەرەجەیەک دێت چونکە فڕۆکەکانی زۆرە ینی هەتا F22 ڕابتەر بڵین لە نێوان 1940 فڕۆکەی هەیە و نادرێ بە هیچ وڵاتیە تاکو ئێستاش نازانی تکنۆلۆژیاکەی چیە و فڕۆکەیە بە دەرەجەی دوو ئێستاکە زۆر سەختە بڵێ ڕووس لە پێشەمووە چونکە کە سەیری وڵاتانەکەی
ئێمە مەسەن ئەگەر باسی ڕوس و چین بکەیت بەڵام تۆ وڵاتێکت لە بیر چووە کە فەڕەنسایە. فەڕەنسا فڕۆکەکانی زۆر پێشکەوتووە، ینی ڕافاڵی فەڕەنسی هەتاکو بڵێ فڕۆکەیە زۆر پێشکەوتووە، توانای خۆی 35 ڕووسی هەیە. ینی جگەلەوە تۆ ئیرۆفایتەرت هەیە کە وڵاتانی ئەوروپا دروستیە کاتن، ینی بەشدارە ئەڵمانیا، ئیتالیا، فەڕەنسا، بەریتانیا لەم فڕۆکەیە. ئەمانش ناتوانانی مقارنەی 100% لە بینی ئەم فڕۆکانە بکەیت کە بڵێ ئەمە لە پێش ئەوانە. دێتە سەرچین فڕۆکەکانی ئێستاکە تایبەتی جیدا سیەکەی کە ڕافاڵە هندیەکانی خستە خوارەوە لەگەڵ خۆی سیەکە MK1 و MiG-29کە سباتی وجودی خۆی کرد بە موشەکانی کە هەیەی. لەبەرەوە ناتوانانی مقارنە بکەیت لە دوای ئەمریکا چێ لە پێش هەمووە. هەمووی بەشی خۆی ئامادە کردووە. ڕاست ڕووس ئێستاکە بۆ نمونە خۆی 57 فیلۆم هەیەی. نەوەی پێنج و فڕۆکەیە زۆر بەتوانایە. بەڵام تاکو ئێستا تاکو لە شەڕی ئۆکرانیا یەکدا دووجا چوەتە پێشەوە، تاکو ئێستا شتێکی وای نەکردووە کە بڵێ ئەتیرافی پێ بکەم کە دەرەجە یەکە بکەوێتە پێش فڕۆکەکانی تر. ڕاست شەباحیە، ڕافاڵی فەڕەنسی شەباحی نییە، بەڵام لە شەڕی نێزیکە نەخێر کە بێتە ڤیژۆل کۆنتاکت نەخێر ڕافاڵ گاڵتەی پێ ناکرێتن. جیدا زۆر سەختە لی بەریتەوە، ینی ئەمە پرسیاری ئەوەش مەبێ بۆت بزانم خۆ چی فڕۆکەیەک دڵخواستە و حەزت لێتی. بەڵام باشە لەم دنیای پێشکەوتنی درۆنەدا ئێستا ئەزانین کە درۆن چۆن پێشکەوتووە، چۆن شەڕی پێ دەکرێت لە ڕاستیە. بۆچی هەر فڕۆکەی جەنگی و ئەوی کە بە فڕۆکەوان دەفڕێت هەر سوقل و قورسایی خۆی ماوە؟ فڕۆکە بە فڕۆکەوان ئەبێ بمێنێتن، چونکە تۆ لە بیرت نەچێتن ئەو تەکنۆلۆژیایی کە ئێستا بەکاری دێنین ئەگەر کۆمپیوتەریش بێت چێ دروستی کردووە، هەر بەشەر دروستی کردووە. یعنی بەشەر هەر زیرەکەەوە نییە کۆمپیوتەرەکە لە من زیرەکتر بێتن، وەکو بڵێن خۆی 27 کە لە سەدەی 20 ئەیانوت لە فڕۆکەوان زیرەکترە. بەشەر ئەکەوێتە بەعزە هەڵەیەکەوە. بەڵام بۆ نمونە ئێستا حادسەیەکت بۆ بێنم لە 60ەکانە ڕاداراتی ئەمریکا کۆمپیوتەر ئنزاری لێدا کە ئۆتۆمی ڕووس لە باکووری رووسیاوە بەرەو ئەمریکا ئەڕوا. ئەمریکا ئامادە بوو وەڵام داتەوە، ئۆتۆمی لێبداتەوە، بەڵام پێشەوەی تۆ بیتەقێنیە بێ بزانی لەکوێ ئەمە لەکوێوە بۆت هات. لە گرینلاندەوە فڕۆکەیان فڕان بە ئاسمان فڕۆکەوان بوو، سەیری ئەو زاویەیە بکەن ئەو شوۆنە موشک هەیە بە ئاسمانەوە وتیان نانیە، تو مەزەن کۆمپیوتەرەکان هەڵەیان کردبوو بۆ جەنگی جیهانی. لەبەرەوە فڕۆکەوان ستاکە تۆ درۆن لە ئاسمان کە باسم کردووە خۆی 57 فیلۆم ئەو هەموو درۆنە کۆنتترۆلەکە چێ کۆنتترۆلەکە بەشەرەکە کۆنتترۆلەکاتن نۆ کۆمپیوتەرەکە ئەو زەلامی لە ناوێتی. لەبەرەوە پێویستە بمێنێ. بەڵام لە مستەقبەلا دووار ڕۆژکە زیاتر پێشەکەوێ لەو بڕوایم کە ئیتر ژیانی فڕۆکەوان بەشەر بپارێزن کە لە دوورەوە کۆنتترۆلیەوانە بکە لە زەویەوە دابنشێ وەکو MQ9 ینی لە زەوی دانیشتۆ لە ناو کابینەیەک و لێ خوڕێ و قەسوی پێکاتن پیشی خۆیەکاتن فڕۆکەوان لە ئاسمان بەبێەوەی فڕۆکەوان لە ئاسمانە بێتن. ئەی سەبارەت بە تێچووی فڕۆکە، ینی سیرەکەی بەسەر ئەم فڕۆکانە هەمووی ملیۆنین، تەنانەت کار لە ملیۆنیش نەما ملیۆن دۆلار گەیشتە ملیار دۆلار وەکو بیت و سپێرت. بۆچی فڕۆکە ئەوەندە تێچووی زۆرە؟ فڕۆکە تێچووی زۆرە تۆ مەوادێکی سیر بەکاردێنی لە ناویە. یعنی سەگەر بین بە بڵێن F16 کە بە ناو بانگە لە جیهانە، ینی زیاتر لە 25 وڵاتی F16 بەکاردێنێتن. سەیری بکەی نرخەکانی بە بلۆکەکانی لە 14 ملیۆن و 600,000 دۆلارەوە لە بیدایەت دەست پێکاتن ئەچێتە 28 ملیۆن دۆلار و ئاخر نسخەکانی بڵێ نەگاتە نێزیکەی 7 ملیۆن دۆلار. سەیری ئیرۆفایتەرکەی 100 ملیۆن دۆلار ڕەتەدا، تایفۆن هەروەها دەیتە سەرەمە. کاکە کە تۆ فڕۆکە دروستەکەی ئێساکە بۆ نمونە ئەگەر بیت و سپیرت بیت و سپیرت سی تەسمیمی بڵین شوۆنی هەوا وەرگرتنی لەبانەوە، تەسمیمی عادمن نەفات ئەو شوۆنی کە ئاگرەکەی لێ دەرەچێت. چەند ئێمە مهندسێکی هەندی دروستی کرد بە ناوی ڕیشیەوە، ڕیشیش دوایەوە نەخشەکەی دزی دای بە چین دروستی کردەوە و ڕیشی گیرا 20 ساڵەوە کالای ناسای ئیشە کرد، گیرا و لە زیندانایە. ئەمە سارکردنەوەی ئەمە سیستەمێکی تەواویتیایە. جگەلەوە تۆ بۆ یەکەی، جگەلەوە تۆ مۆزوعی کارەبای ناو تیارەکە هەمووی زێڕە ئەیکەی ئاڵتۆن زیوت پێویستە لە ناوی، مەوادێکی زۆرە پێویستە. ئەم فڕۆکەیە لە کاتی دروستکردنی تۆ تیتانیۆم بەکاردێنیتن، چونکە پلەی گەرمای ئەم فڕۆکەیە لە ئاسمانە گاتە 300 دەرەجە کە
کە گەیشتە 300 ئەم گەرمایە چۆن بەرگا ئەگرێتن تیتانیۆم ئەگەر لە هەوایە لە حیمیکەی ئەو قودرەتەی نامێنێتن بۆ نمونە بیت و سپیرت لەگەڵ TU-160 وایت سوان ئەوەی رووسیا قاسیفە استراتیژیەکە تو حساب کە فڕۆکەیەکت هەیە بڵین لە نزیکەی 47 متر درێژە لە قاعەیەدایە نیت ئەبێ چەندێک گەورە بێ ئەو شۆنە ئەو ژۆنە ئەو قاعەیە ئەبێ بۆ شایکەی لە هەوای تیان نامێنێتن ئۆکسسیجینی بە هیچ جۆرێتیان نامێنێتن ئەندازیارەکان کە ئەچنە ژوورەوە چیان پێە وەکو جلوبەرگی ئەوانەی ئەچنە بۆ شایی ئاسمان ئۆکسسیجین و ئەنجا دەسەکەن بە لەحیمی تیتانیۆم لە ناوی ئەم عملیەتە تەکلیفەی زۆر زۆرە ینی شتێکی خەیاڵیە لەبەرەوە فڕەکە نرخەکانی زۆر گرانە ئەوە جگەلەوەی کە لە بەرنامەی پێشوا باست کردووە کە بۆیەکەی هەرجارێ فڕی و بۆیەکەی هەرجارێ فڕیوە هاتووەتەوە ئەم بۆیە تێکشووە خۆڵ بێتن باران بێتن ئاسان هەر لە بارانە ناتوانێت جگەلەوەش کەمە سورعەتی نییە وەکو B1 لانسەر B2 سپیرت هەرچەندێ سەتەواوە خانەشینە بێ 90 دانەی هەیە و ئیتر ڕاوەسێتن B21 ڕایدەر دێتە جێگای ئەوەی بۆ دروست دەکەنەوە چونکە بڵین وایت سوان تۆ بەلی 160 رووسی ئێستش باشترە لەمانە کە ناوی نایەتن لە مەیدانەوە نانەخێر TU-160 رووسی باشترە توانی 21 ساعت بە ئاسمانەوە بێنێتن هەتاکو گەیشتە فەنزوێلا و فڕۆکەیە بڵێ کاتە تێچوی فڕۆکە بۆ یەگاڵتە نییە زۆر باشە هەمیشە جەنابەت باسی ئەوەت کردووە کە شەڕ هەر شەڕێکە بێ هەمیشە لە زەویەوە یەکلایی دەبێتەوە بە مەسەلەی بردنەوە و دۆڕان ئەی باشە کەواتە فڕۆکە لە ئاسمان چی دەکات یان چی پێ دەکرێت تۆ هەر هێڕشێ لە زەویەوە بیکەی بە پیادە بیکەی تەمام من وتومە پیادە خۆی سەیی دەسنوف تۆ پێویستیت بە تانکە بێ پێویستیت بە زیری پۆشە بێ پێویستیت بە زۆر نەوابێتن بەڵام پێش هەموو شتێ بێ ئاسمان کۆنتترۆل بکەی تۆ نابێ ئاسمانی تۆ بۆش بێتن کە دوژمن بتوانێت ڕێگر بێ لەو هێزەی کە بجوولێتەوە بەردەوام لێیدا و زعیفی بکاتن ئەبێ فڕۆکە لە ئاسمان هەبێ یەک ئاسمان بۆ خۆت کۆنتترۆل بکە ئەنجا پیادە زەوی کۆنتترۆلەکە بەڵام فڕۆکە بەتەنیا ناتوانێت شەڕێ بەرێتەوە و پیادە شەڕێ بەرێتەوە لە زەوی بەبێ ئەوی هێزی ئاسمانی هەبێت زەرەرێ زۆری پێگا توانای هێڕشی دووەمی نابێتەوە ئەو لیوایان ئەو فرقەیە وێرانە بێتن لەبەرەوە فڕۆکە ئەساسە کە هەت بێ ئاسمان کۆنتترۆل بکەی بتانی من لە بەرنامەکانی پێشوو باسی ئەوم کرد کە فرقەی سی مدەڕای عێراقی بەرە و محەممەرە ڕۆی فڕۆکە و هەلیکۆپتەڕی بۆ کردەوە تاکو گەیشتە ئەو شوۆنە ینی بڵین شەلام چە ئەوانەی گرت فڕۆکە دەورێکی سەرەکی هەبوو لەو شەڕانەیە لەبەرەوە ئاسمانە بێ کۆنتترۆلکەی پێش ئەوەی کە لە زەویەوە هێڕش بەریتن زۆر باشە لەسەر تۆقێنەری فڕۆکە عنیان دەجار فڕۆکە زۆر تۆقێنەرە بەتایبەت دەنگەکەی هەنی وەک دەوترێت دەنگەکەی ئەژنۆشکێنێ هەندێک فڕۆکە ئەمە چۆن لە شەڕا حسابی بۆ کرێت دەنگی فڕۆکە و لە ڕووی دەرونیەوە و طبعا دەنگی فڕۆکە تەسیری هەیە کە جۆتە دەنگی فڕۆکە بێ لە ئاسمانە ئۆتۆماتیک ترسێکت لێ ئەنشێتن چونکە یەک ئەوەت بینیە تۆ نازانی لە چواداتن معلوم نییە ینی لە هەدفێکەدا لەم لەلا ئەو خۆی هەڵێ بژێرێتن فڕۆکەوان یاواتە پێی دراوە ینی ئەمە هەدفی تۆیە لەم شوۆنادەی ئەمە هەدفی یەکەمە نەدۆزیەوە هەدفی بەدیلت هەیە دووەمە بێ لێ بدەی بەعزە فڕۆکەیە لە گەڕانەوە ناتوانێت و بۆمبانە بگەڕێنێتەوە بێ فڕیدا لە شوێنێکەوە بەتاڵی بکاتن چە بۆ نمونە بینەران حەزەکەم بۆ نمونە سیخۆی 57 فیلۆم توانێت لە ئەنتەرنێت بنووسێ سۆ 57 ساونس دەنگەکەی باجۆ لە دەنگی ڕابگرێت چۆنە کەڕەتە بێتن دەنگی ترسناکی هەیە هتلەر جەنگی جیهانی دووەم لە هەنێ فڕۆکەی بۆریان تایدانا بۆش وەکو پانکە کە شۆڕە بۆ خوارەوە بەسەر سەر بۆ قەسە فیزاحێکێ کرد یەکسەر ترسە نەشان لەو سوپایە ئەیوت هات ینی وێرانەکە هەمووی ڕایە کرد بەلایەکە هاوڵاتی لە ناو شارەکان کە بۆمبارە هەموو ترسی لێنشە ئەوە تەسیرێکی دەرونی خۆیان بۆ دەنگەکە بە قەستەکەن بۆی ترس بڵاوکاتەوە لە سیخۆی 57 فیلۆم نەخێر هۆیەکەی چییە؟ شوۆنی هەواکانی وەرگرتنی زەخمە دائیمەن فڕۆکەی رووسی لە فڕۆکەی ئەمریکی گەورەترە زەخمترە زۆریشی دوومەچینەیە تاکمەچینی نییە وەکوی F-35 لایتنگ یان وەکوی F-16 نانەخێر دووە چونکە مەساحەی رووسیا زۆرە مەتاراتی لە چاو ئەمریکا کەمە ئەم فڕۆکانە مەسافاتی دوورە ڕاتن لەبەرە بێ دوومەچینە بێتن و زەخم بێتن مەسافاتی دوور بڕوا هەتاکو لە فڕۆکەخانەیە کەنشێتەوە
لێ ئەمە تەسیرەکانی فەرقەکانیەتی ئەوەیە. وڵا کاکسەلا هەر بەو مناسبەیەوە ینی پرسیارێک سەرنجی بنی ڕاکێشایانی ئەوەی کە بەلامەوە سەیرە لە شەڕی کۆیتا جەناب تزانی هەر باڵادەستی ئاسمان هەر لای ئەمریکا بوو بەڵام ئەو باڵادەستێ وای کردیانی هێزەکانی عێراق بەرگەی زۆر بە نزیکەی لە ناوبران و هیچیان پێ نەکرا. ئێستا باڵادەستی ئاسمان لە شەڕی ئێرانە هەر لای ئەمریکایە هەر لە سەرتاشەوە ئەمان بۆ وا درێژەی کێشان. بزانە لە بیدایەتی شەڕ لە با بڵێن ساڵی 1990 ئەگەر سەیری شەڕەکانی ئاسمانی عێراق بکەی بەرامبەر بە ئەمریکا عێراق فڕۆکەکانی هەمووینەوەی سێ بوو زۆری مەجموعە فڕۆکەی هەبوونەوەی چوار بەڵام لەگەڵەوەشە بەعزە شەڕێکی سیر ڕوودا ینی بینەران ئەگەرەیانەوێ هەتاکو لە ناشناڵ جۆگرافیکی شەیە فڕۆکەیەکی 25 کەوتە شەڕ لەگەڵ چوار F-15 سترایکی گڵی ئەمریکی وا بزانم لیدەری ئەمریکیەکان مقدمێ بوو طبعا خۆی نمبەر وەنەکەوێتە شەڕ نمبەر 2 لەگەڵایەتی و نمبەر 3 و نمبەر 4 ینی پێڵەن فۆر فینگەر کە کەوتنە شەڕ لەگەڵا کەوتە دوای 25ەکە لە شەڕەکە 25ەکەی توانی ڕابکە لە شەڕەکە دەربشێتن لەو چوار F-15 دەرچێت چونکە سورعەتی بەرزە ینی 25 سریعترین فڕۆکەی جەنگی لەوەتی دروست کراوە تاکو ئەم ڕۆژە 25 لەوە سریعتر نییە سورعات یەگاتە 3300 کیلومتر لە سەعاتێکە F-15 سریعترین فڕۆکەی ئەمریکیە جەنگی باسەکەم سیخوڕینە جەنگی سورعاتی 2650 لەوە زیاتر ناتوانێت بڕواتن بەڵام ئەمریکەکە پێی سیر بوو کە سوڕایەوە 25ەکە بۆ شەڕ سێ موشکی بووە تێگەل لە جۆری سایدوندەر و سپارۆ بەری نەکەوت ئاخر فڕۆکەوانە ئەمریکیەکە وتی هاردگای زۆر کوڕێکی سەختە بیخەمە خوارەوە کەوتە ڤیژوڵانی بە دۆشکە شەڕی لەگەڵا بکە لێرە فڕۆکەوانی 25ەکە هەڵەیەکی سەیری کرد ینی تۆ 5 دقە شەڕەکەی بە سێ موشک نەکەوی و دوایەوە ئەو هەڵەیە بکەی هەڵەکەی چی بوو؟ هەڵەکەی تۆ لە کاتی سوڕانەوەیە سوڕێیتەوە ئەم بە دوات کەوتووە نمبەر 2 بە دواوەتی لە ناکاوە سوڕایەوە خۆی گۆڕی لێدا ئەوایە بە دەوارانەکەی بەردەوام بووە ینی زاوی سوڕانەوەکەی وەربگرتایە هەڵەکەی ئەوە بوو نابایە ئەو هەڵەیە بکاتن هەندە ئەمانە ڕوویدا لە شەڕی کوێت ئاسمانی عێراق ئەمریکا کۆنتترۆلی کرد بەڵام لەبیرت نەچێ ئێران سنووری لەگەڵ تۆ دانیشتووە سیر دەکاتن هەر سوپایە لە شەڕێکە 1970 شەڕی فۆکلاند شەڕی چینە بڵین گرتنی خەتی بارلێف شکاندنی لەلایەن ئێستاش لە زانکۆکانی جیهانە خێندرێتەوە لە زۆر سوپایە ئێران لە 91ەوە سەیری تۆکاتن دەرزی لێوەرگرتووە دەرسی لێوەرگرت چیەکات چی ناکاتن دوایەوە عێراق چی بوو وەک چۆن ئەڵێ بەملەوەنی فیلمەکەی بینیوە بەملەوەنی فیلمەکەی بینیوە و ئەزانێ ئەمریکا بە فڕۆکە چی کرد لە عێراق چۆن وێرانی کرد سوپای عێراقی حەسر کرد لە کوێت کە بڵین مەساحی بەقەت بڵین محافظە شاری هەولێر نابێتن یا سلەیمانی گەورەترە دەوروبەریانی ئەوانە ئەوە لە نابێتن تۆ هەموویت لێنانە هەڵگر بەرامبەر بە ئەو هەموو فڕۆکەیە لە ئاسمانەوە بە 33 وڵاتەوە طبعا وێرانتی کرد ئێران مراقبەی ئەمەی کرد ئەم دەرسانەی وەرگرت دوایەوە خاکی ئێران فراوانە یعنی تۆ لە ماوەی ئەم شەڕەیە لە 130,000 هەدەفت داوە جارێ پێت بەڵام ڕنگ بە 70,000 هەدەفت هەیە نەدۆزیوەتەوە لە ئێرانە لی بدەی لەو شاخانە دوای ئەوە ئەم شەڕی کە لە عێراق ڕوویدانەوە تو یەک هەمووی بیابان بوو کوێت عەرعەر منتیقەی جنوبی هەمووی یەک شوێنە شاخاوی تیا نەبوو تۆ سەیری ئێران بکەی جیاوازە نانەخێر ئێران دەرسێکی وەرگرت لە 91ەوە خۆی ئامادە کردووە بۆ ئەمە باش ئازانێ فڕۆکە چیەکە و چۆن چارەسەری خۆی بکاتن دەرسی وەرگرتووە فیلمەکەی عێراقی بینی و خۆی ئامادە کردبووی بەڵێ باش وەڵام مادامەر باسی ئەو بان کرد ئەو بابەتە زۆر جێی سەرنجەکە لە کاتی لە شەڕی کوێیت لە کاتی گەڕانەوەی تانک و زرێپۆشەکانی عێراق زۆر بە پیسیکرانە ئاماژ لەلایەن فڕۆکەوە ئەو ڕووداوە چۆن بووە و تانک و زرێپۆشانە چۆن لە ناوبران بەچی فڕۆکەیەک ئەو کاتە بڵین کە کەوتنە مفاوەزات ینی بڕیاریەوە کە سوپای عێراق بگەڕێتەوە سوپای عێراق کە کشایە و لێنانە ئاشکرا بوو لە سەفوان وانە لە کشانەوە گۆڕستانی گەڕانەوە لە سەفوان ئەمریکا کە سوپای عێراق هەمووی لە سەنگەر دەرچوو هەمووی کۆ بووە بەڕەتل کەوتە دواییەک لە ناکاوە هێڕشی بردە سەریان یعنی بڵین وەکو زەربەیە بوو هەڵخەڵەتاندنێ بوو عێراق
تەوەقعی ئەوەی ناکرد باوەڕی ناکرد کە لێ بدرێتن بەو شێوازە لێدرا تەمان لەو شەڕەیە فڕۆکەی بە دەرەجەی ئەساس کە زەرەری زۆرە گەیاند تەندەربۆڵت بوو ئەیدا دەورێکی سەرەکی هەبوو تەندەربۆڵت ئەیدا یعنی وێرانە کاتن جگەلەوە هەلیکۆپتەری ئەباچی و کۆبرا ئەو دوانە تەسیری زۆر بوو عێراق لەو کاتی کە کشانەوەی تۆ مەنزوماتت هەمووی مەگەر هێزی بەرگریشتە بێتن هەمووی کراوەیە و لەبان سیارەی گەڕێنیتەوە واتیا تۆ لە بن مەرحەمەتی نێچیرێکی زۆر ئاسان بوو زۆر ئاسان بوو هەروە ڕاوێکی زۆر ئاسان بوو لە بن دەستە و کە لە ناوی بدەیت و خلاصی بکەیەوە هەموو تانک و سیارەوە هەموو سەربازە لێنانە کوژرا هەمووی بە هێزی ئاسمانی ئەمریکا و وڵاتانی ناتۆ بوو بەڵێ بەو شازێ ڕووی زۆر باش دایمە تۆ باسی گرنگی فڕۆکەوانت کردووە کاک سەلام وایە بەڵێ ینی ئەوەش دەوترێت کە چەندێک فڕۆکە گرنگە فڕۆکەوان ئەوەندە گرنگە پێوە پێ و بۆچی فڕۆکەوان ئەوەندە ینی گرنگە و تێچووی دروستکردن یاخود پێگەیاندنی فڕۆکەوانێ بۆ سوپایە چەنە؟ جارێ فڕۆکەوان زۆر گرنگە ینی فڕۆکەوان لەگەڵ فڕۆکەویە کاتە لیوایەکی سەربازی بڕۆ بە 2100 کەسە کاتن دەکەنە لیوایە فڕۆکەوان هەڵبژاردننی ئاها ئاسانی هەر کەسێ بڵێ منە ڕۆمە بمە فڕۆکەوان چونکە فەحسەکانی زۆرە تاقیەکەی زۆرەوە دارێ لە پاتەوە دەست پێکە هەتاکو و قژی شت سەری قژت ینی بۆ نمونە بەسی ترین تشت ئەگەر بن پات فلات بێتن وەرناگیریت قەوسیتیانە بێتن فڕۆکەی جەنگی بەپا ئەسوڕێتەوە ئەوە نیە بڵی سکۆنی هەبێتن وەکو سیارەیان فڕۆکەی مەدەنی وەکو بۆینگە ئێرباس ئێرباس ساید ستیک بەکاردێنێتن جگەلەوە مەسەرەن تۆ لوت جوب ئەنفیە جۆ چاو وەزعی دەرونی سەحاتی خۆت نەفسی بنەماڵە هەمووی تەسیری هەیە هەتا کۆگەر هەڵ بژێری مەسەلەن ئایا یەکێ لە کەس و کارت خێزانی ئەجنەبی هەبێتن هی وڵاتی خۆت نەبێتن ئەوانەش هەمووی حیسابەکرێتن فەحسەکانی زۆر زۆرە تەبان هەتاکو پێیەکە ینی من هاوڕەیەکە زانم کە چوو بۆ فەحسەکە بە بۆکسێنەوە گزەلامێ دوانیە خستەوەنە بە هێز و بە قووەت بوو بەڵام وەرنەگیرا بۆچی وەرنەگیرا لەبەرەوەی وتیان تۆ لە ئاسمان کە بەرزە بیتەوە زەختی جەوی تۆ حاڵ جگەرت ئەتەقێ ئەمریت بەڵام لە زەوی بە شەرێکی تەبیعی کارت لێ ناوەکاتن جگەلەوە تۆسە مەسەڵەن پەرداغێ ئاو دێنی کاکتوانە قەڵەمێ بێنە بە بیخە ناو پەرداغ ئاوەکەەوە سی پەرداغەکە بکە قەڵەمەکە شکاوە بینی لە ناو ئاوشکاون شەکانەوەی دروست کردووە یە قیاس نییە بەڵام خۆی قەڵەمەکە نشکاوە بەڵام لە ناو ئاوەکە پێڵەن ظاهرەی ئینکیسار ئەم حاڵەتە لە ئاسمان ڕوەداتن فڕۆکەوان چاوی ئەوانە بێ فەحز بکرێت لە 4 دەرەجە زیاتر بوو وەرناگیرێتن ئەمانە تەسیری زۆرە جگەلەوە تۆ کاکە کە فڕۆکەوان مەشقێ دەیتیە ئەی خەیتە ناو فڕۆکەیە تۆ فڕۆکە هەر بخە ئیش لە مەلجەکەی دەری کە بیسوڕێنەوە بیهێنە لە تەکسن بۆبان ڕانوەی $300 تەکلیفەکاتن نەتفڕاندووە $300 تەکلیفی کرد کە چووە ئاسمانەوە حیساب کە چەندە تەکلیفەکە لەگەڵ مامۆستایە جگەلەوە لە کاتی مەشقا فڕۆکەیەترت لەگەڵا بێ بۆی فێربوون و چۆن شەڕی ئاسمانەکەی جگەلەوە ئەنجا دوای ئەوە چەک بەکاردێنیتن موشکی ڕاستی بەکاردێنیتن لە زەویە دەی لە قەسفە دەی فڕۆکە هەیە تەلێکی درێژی پێوەیە ئاڵای پێوە لە پشتەوە بە دوای ئاڵاکە ئەڕۆی تۆ قفڵەکەی نەوەک لە فڕۆکە ڕاستیەکەی خۆت ئەمانەت موشکەیە تەقێنی لەو کاتە ئەی تو مەسەلەن بتەقێنی بای $6,000 هەمووی پارەیە تەکلیفەکە زۆر باش هەتاکو فڕۆکەوانێکە گەیەنی کە ئەم فڕۆکەیە بەکاربێنێ پارەیەکی خەیاڵی تەڕوا هەتاکو ئامادەیەکی بۆ شەڕ بەسمانایەوە نییە فڕۆکەوانیش کە بووە ملازم هەر فڕۆکەوانە مێنێتن بۆی هەیە لێ ئەوەڵ 6 مانگا سەری کەن تێستی بکەن توانای ئەوەی نەبێتن دەرەکرێتە سەر موشک دژی ئاسمان یان سەر ڕادارات و ئەو جۆرەش حەزەکەم لەسەرەوە بۆستم بە وردی ینی ئەوە جگەلەوەی کۆمەڵێ پشکنین و شت باس کرد پشکنینەکان بە عام چین بۆ ئەوەی کە کەسێک ئیتر بەڕێ ئەخرێ بۆی ببێ بە خوێنکاری فڕۆکەوانی و لە ڕووی شەهادە و ئامادەییەوە چۆن ئەمە تەماشا دەکرێت و پشکنینی بۆ کرێ بۆی بێ فڕۆکەوان فڕۆکەوان جارێ بێ بەشی علمی خوێندەبێتن ئەدەبی وەرناگیرێت ئەمە بەشی علمی ئەگەر بەشی تیجارە و سناعەوەوانش بێوانش قبول نییە باش ئەللا بەشی علمی تەواو کردبێتن و ئەبێ لە فیزیا و ڕاضیات و زمان وەوانەیە 75 هێنابێتن باش دەرەجەی یەڵا ئەدرێ بە یانیاتوانەیە تەقدیم بکاتن بۆ
زانکۆی هێزی ئاسمانی کە ببێتە فڕۆکەوان لێ ئەجا لێوێنانە حیساب بکە لە ماوەی 15 ڕۆژ تاکو 20 ڕۆژە لە نەخۆشخانە ئەکەوێتە بن فەحسێکی تەواوەوە زیاتر لە 90 فەحسایە کە ئیکەی تۆ زیاتر لە 90 ئەمانە ژوور بە ژوور فەحسەکرێتن هەمووی هەتاکو ئۆکەی تەداتێک گشتی ئەجا دوای ئەوە مقابلت دێتن حاڵاتی دەرونی حاڵاتی نەفسی شخصیەتی ئەم کەسە چۆنە ئەمانە هەمووی مقابلەیەکرێتن و حیسابی بۆکرێتن و دەرەجەیە دەنێ پلە لەسەری تاکو ئەبێتە وەرە گیرێتن کە وەری گیرای معنای ئەوە نییە تۆ فاشل نابی لە کاتی مەشقوەوانەیە نانەخێر هەیە بۆتی دەردەکەن و ئەڵێن بە توانای نییە و دایگر نەخوارەوە هەشە ئیتر تەخەڕجەکاتن ئەبێتە مولازم و ئەبێتە فڕۆکەوان هەروەکو وشتیشم شەرت نییە بە مولازمی یعنی بڵێ بوومە فڕۆکەوان و بەردەوام نانە لە چونکە تۆ حیساب بەسەلەی پلە کاکسەلام ببوورە باسی بلازمت کرد یعنی پلەی سەربازی فڕۆکەوان لەگەڵ سلکەکانی تری عسکەری هەر یەکشتە لە ملازمەوە بۆ ملازمەوە لە بۆ نەقی بوانە هیچ جیاوازیەکی نییە نالا جیاوازیت یعنی عینیشتە عینی دەورەیە تەخەڕجەکەی هەرچەندێ دەوراتی قوەی جەوی مەسەلەن هێزی ئاسمانی بڵین لە عێراقا لەگەڵ زەویە جیاوازە یعنی تۆ حیساب بکە 1920 هێزی بڵین زانکۆی سەربازی عێراق دامەزراکولی ئەسکەری تۆ لە سویەکە سی هێزی ئاسمانی دامەزرا وازە بزانە چەند دەورە لە پێشترە ینی بۆ نموناڵی من دەورەی 42 هێزی ئاسمانی وە کاتە دەورەی 66 کولی عسکەری مەسەڵەن اینجا ئەمانە بەو شێوازەیە پلەکانی بەرزە بێتەوە بەڵام بۆی هەیە فڕۆکەوان مەسەڵەن چالاکیەکی سەیرەکە فڕۆکەیەکی تر ئەخاتە خوارەوە چالاکیەکی باشە کاتر مەسەڵەن پلەیەکی بدەنێ قیدەمی بدەنێ قیدەمی بدەنێتن و بێتە نەژمەیە زیاتر وەربگرێ پێشەوەی کە بڵین کاتی خۆی بێتن ئەو حاڵەتانە ڕووەدا و لە زەویشە و حاڵەتانە ڕووەداتن بڵێ باشە ئەی مەسەلەی لێکۆڵینەوە لە فڕۆکەوان زۆر جار دەبینی مەسەلەن فڕۆکەوان لە شەڕێکا دەکەوێتە خوارەوە بەڵام بە زیندوی دەستگیرەکرێت لەلایەن وڵاتی دوژمنەوە لێکۆڵینەوە لە فڕۆکەوان لەگەڵ ئەوەی کە ئەفسەرێکی تر لە شەڕا بگیرێ یا سەربازێ بگیرێ جیاوازترە چۆنە جیاوازترە بۆ چونکە بزانە سەر نەخشە یەک لەسەر سەد کە سوپا بەکاری دێنێ فڕۆکەوان یەک لەسەر 500 بەکاردێنێتن نەخشەکانیان جیابێتن خەریتەکانیان جگەلەوە تۆ فڕۆکەوان پێشەموو شتێ فڕۆکەکەی چییە؟ عید بە چ سربێکە لە چ سربێکە لە چ قاعیدەیەکە چەند پرسیارانی لێگەن هەمووی لێکەن چەند فڕۆکەتان هەیە لەوێنانە فەرماندەکانتان چیەن ئەم پرسیارانە جگەلەوە تۆ مەسەڵەن فڕۆکەوان سەرێکی لە قەت پای شتێ سپی هەیە خەریتەیە نەخشەیە بەکاری دێنێ یەکێکی طبعاً نەخشەی هەدەفەکەیە بەکاری دێنێ ئەوەی تریش تەڕەدودات و هەدەفی بەدیل و ئەوانەی تایە چونکە فڕۆکەوان کە دێ بڵێ لێرە ئادا نەی دۆزیەوە هەدەفی بەدیلی هەیە لێرە ئادا ئەساسە ئەوان بزانن بەتەمای چی دوای ئەم شۆنە لە چۆ ئەدەیت کە خۆیان بپارێزن طبعاً فڕۆکەوان کەکەوێتە خوارەوە بێ حسابێکی تایبەتی بۆ بکەی بەڵام بکەوێتە دە ساوڵاتیەوە لێدەن غەڵەت قبول ناکاتن ئەگەر لە یوتیوب مەسەڵەن سەیری بکەی یان فڕۆکەوانە هەندیەکە ئەبی هەندان کە لە هندستان کەوتە خوارەوە هاوڵاتی یان کێشا بەسەریا تاکو سەربازی پاکستانی هات نەجاتیدا لە بندەسیان یعنی ئەو حاڵەتانە ڕووەداتن بڵێ باش جەناب تەزانی من دایمە پرسیاری گریمانەی یەکەم لە تۆوە حەزیشەکەم وەڵامەکەی بزانم ئەگەر بۆ ڕوبڕووبوونەوەی ئاسمان بتەوێت ئاسمانی شوێنێک کۆنتترۆل بکەی لە شەڕا چی فڕۆکەیەک هەڵە بژێریتەوە و پشت بە چی فڕۆکەیەک دەبەستی یعنی ئەگەر سەیری ئاسمانی ئەو وڵاتە بکەم بزانم هێزی ئاسمانی ئەو چووەنە و خاکی و هەدەفە گرنگەکان شۆنی دیارەکان شۆنە ئەوە بەکارێن بۆ نمونە ئەستا لەم زمانەیە بێتەنە فڕۆکەی F-22 ڕابتەر بەکاردێنم بۆ ئەو کۆنتترۆلکردنی ئاسمان و بەرامبەر بەچی سودوەگەر چی بەرامبەر بێ یعنی F-22 ڕابتەر ئەگەر بێتە بەرامبەری سیخۆی 57 فیلۆم ئەوە بێتن بەرامبەر بە ڕابتەر چونکە F-22 بۆ تۆ هات تۆچی بەکارێن سیخۆی 57 بەکاردێنم فیلۆم ئەگەر سیخۆی 57 بووە سیخۆی 57 بوات ئەو کاتە ئەگەر کۆنتاکت بێ ڤیوژڵ بێتن چونکە تۆ شەڕ دیارەیە BVR ینی من ئایا شەڕی BVRەکەم BVR ینی بیۆند ڤیۆژۆ ڕەنج
لە دەرەوەی بینینە منەوە نابینم باش. ئایا لە کوێیە بەڵام ئەگەر ببێتە کۆنتاکت بگەمە یەکتری نانەخێر من ڕافاڵ بەکاردێنم ڕافاڵی فەڕەنسی بەکاردێنم ئەگەر ڕافاڵی فەڕەنسیت بووە ئەگەر ڕافاڵی فەرەنسی بۆم هات ئەو کاتە مەجبورە ڕاکەمە ڕۆمسی خۆی سی5 ئێسەکەی ڕووسی بەکاردێنم ئەگەر سیخۆی یعنی زۆر مەبەستمە بەڕاستی بۆی کە بزانین بینەرانیش بزانن کە چی فڕۆکەیەک بەرامبەر بە چی فڕۆکەیەک دەتوانێت شەڕ بکات سیخۆی 35 رووسیت بۆ هاچی بەکارێنی ئەو کاتە جیدە سیەکەی جیدە سیەکەی چین بەکاردێنم بەرامبەری ئەی بەرامبەر ئەو بەرامبەرەوە ئەبێ بگەڕێمەوە ڕابتەر هەمیسان هەفتەر بەکارێنی ینی بەو جووەرەیە بەڵێ تۆ مەبەستم بوو لەو پرسیارانە کاک سەلام لەبەرەوەی کە بینەرانیش لەوە تێ بگەن کە ینی شەڕی ئاسمانەوە جەنابەت فەرمووت جیاوازە فڕۆکە بۆ فڕۆکە بەڵام ئەمانەی کە بەرامبەر بە یەک دەتوانن شەڕ بکەن لەو پرسیارانەوە دەست بۆ بینەران بۆی تێبگەن لەم وەزعەیە F35 لایتینگ ئێستا سومعاتێکی زۆر بەرزیەیە نەوەی پێنجە و شەباحیە و هەموو دنیا باسیەکە کە فڕۆکەیەکە و ئاوایە و کراشلمیت ینی کڵاوی فڕۆکەوان بای $400,000 هەموو مەنزوماتێکی تایە ئەیودی تایە بڵین هۆتاسی هەم چی تەوێت تایەتی لە مەنزومەکانی بەڵام لە کاتی استعرازە F35 لایتینگ بەرامبەر بە ڕافاڵی فەڕەنسی کە گەیشتنە کۆنتاکت گەیشتنە یەکتری کەوتنە شەڕی ئاسمان لە 5 شەڕە تەبان بێ موشک شەڕەکەن تەنها بڵین قفڵەکەنە سەر یەکتری بەڕادار قفڵە کاتە سەر یەکتری لە 5 شەڕە 3 جار ڕافاڵ سەرکەوتنی هێنا بە سەر F35 دووجا F35 بردیەوە 3 جا ڕافاڵ قفڵی کردە سەری لەگەڵ F22 ڕابتەر لە 5 شەڕە ڕافاڵ قفڵێکی کردە سەر F22 ڕابتەر واتایان ئەتوانم بیخم شەڕی کۆنتاکت نێزیک بەڵام ئەو موشکی ئامرام 120 بەکار بێنێتن لە دووری زیاتر 250 کیلومتر لێم بدا و کاتە فڕۆکەکەی تۆ مەسەلەن هەر ئەوەنە کاتێت تۆن دەنگ ینی تۆن کە دێتە گوێتەوە تۆ موشکم بۆ هات بەس لە چووە هات نازانم دوایەوە ئیشارە تێتە موشکێتر هات موشکی سێم هات تۆ ئەسڵەن نازانی لە دووری 200 تا 300 کیلومتر هەرچەندێ ساڵێن R37 ئێمی ڕووسی کە فیلۆم هەڵێگرێت لەگەڵ سی خۆی 35 400 کیلومتر ڕوا بەڵام ئەو موشەکە بەو وەزنە بەو قورسیە بەو مەسافەیە F15 توانێت خۆی لێ لابدا نەکەوێت بەڵام بۆچی دروستکراوە بە دەرەجەی ئەساس بۆ بارەهین فیول سوتەمەنی کە زەخمە لەگەڵ ئەواکسە ئەوانە نەجاتیان نابێ لە دەست ئەم موشەکانی کە بڵین 400 کیلومتر کەمتر بڵێ ئەڕواتن بە ئاسمانەوە موشک دەوری هەیە وەڕادار دەوری هەیە لە شەڕی ئاسمانە تایبەتی کە ئەگەیتە یەکتری ڤیژۆل کۆنتاکت یەکتریە بینی نەخێر یورۆفایتەر تایفۆن فڕۆکەیەکە باش ئەمە بۆ شەڕی ئاسمان بە ئاسمان بەرامبەر بە فڕۆکە وازت تێ نایەنم ئەی بۆ زەوی چی بەکارێنی بۆ لێدان لە زەوی بزانە پێشەوەی باسی زەوی کەم نقطەیە زۆر مهم هەیە لە فڕۆکەی ڕووسی باش بۆ فڕۆکەی ڕووسی حرەکەی سوڕانەوەی بڵین یاری پەهلەوانی زیاترە لەبەرەوە جەت پایپەکانی مەچینەکانی دایمەن کە هەڵمی ئاگری لێ دەرەچێ ئەتوانێت تەحەکومی پێ بکە جوڵەی تایە بینەران ئەگەر سەیری ئەو جوڵەیە بکەن چیە مەسەلەن حرەکەی سولافیە بەعاد با بگەڕێنەوە فلیمەکەی تۆم کروز کاتێک کە تۆم کروز ئەوێ لە فڕۆکەکەی بەرامبەر بدا حرەکەیەکەکە ئەمە لە فڕۆکەی ڕووسی ئەکرێتن لە فڕۆکەی ئەمریکی ناکرێتن ئەم حرەکانە کە ئەی کرد بەڵێ لە نێزیکە ڕووسی ئەیباتەوە بەڵام ئێستا زمانی ئەوەش نەما بەسایی تکنۆلۆژیاوە بە نسبەتی زەوی کاک توانە ئەگەر فڕۆکە بەکاربێنم ئەیدا تەندەربەڵت ئەوە حەلی نییە بۆ زەوی بۆ لێدان بۆ تانک بۆ زری پۆش بۆ مەشاد بۆ هەمووی لە فڕۆکەکانی ترەگەر بەکاری بێنم سی خۆی 25 ڕووسی ئەو دوانە ئەم دوو فڕۆکەیە تایبەتی هەرخۆی فڕۆکەکانیش ناوی هێڕشە چونکە تۆ فایتەرت هەیە بۆمبەرت هەیە وانە مڵتی ڕۆڵ فایتەرت هەیە بەس ئەم فڕۆکەیە مەسەلەن سی خۆی 35 پێڵێن هێڕش هجوومی لەبەر ئەوە بۆ زەوی ئەمانە حەلی نییانی وێران تەکاتن وەکو فڕۆکەی مێک و سی خۆی ئەوانە نییە نانەخێرەوەە ئەو زەرەرت پێ ناگەێنێ وەکو ئەم دوو فڕۆکەیە پێتێگەێنێتن لەگەڵەوەشە F16 بلۆکەکانی بلۆک 7 کە بڵێن خۆی فایتنگ لای پێڵێن
بەڵام ڤایبەری پێڵێن ڤایبەر ینی ماری زەهراوی بەڵێ. ڤایبەر فڕۆکەوانەکان لە بلۆکە تازەکان هەر ئەو ناوەی لێنێن ئەوانە GIDM ئەو بۆم بە زیرەکانە کە هەڵەگرن ئەوەش زەرەرت پێ ئەگەێنێتن لە F16 ئەمە باقی فڕۆکەکانی تر نەخێر ناتوانێت ئەو زەرەرت پێ بگەێنێ وەکو ئەمانە. باش زۆر جار تۆ تاکیدت لەسەرەوە کردوتەوە کە فڕۆکە بە تەنیا قەت نافڕێیانی و ناشبێ بفڕێ بۆچی فڕۆکە دایمە چەند فڕۆکەیەکی لەگەڵ و لە تەنیشتایە؟ خۆی کاکتوانە فڕۆکە نەوەک بە تەنیا ناتوانێت بەفڕیانی بۆ نمونە کە ڕوا فڕۆکەیە بۆ ستڵاتوانێت بە یەکدانە خۆی بە تەنیا بڕواتن یان بەعزە واجبی هەیە بە تەنیا دەرەچێت بەس بە شێوازێکی عام فڕۆکە بە تەنیا دەرناچێت بێ دوان بێ نمبەر 1 نمبەر 2 لیدەر و دووەم نمبەر 1 لە پێشەوە بێ ئەوە کەوێتە شەڕ نمبەر 2 لە تەنیشتێ بێتن لە پشتیوەڕوا بەو شێوازە کاتێکە ئەکەویتە شەڕ بۆ نمونە لەگەڵ فڕۆکەی دوژمنە نمبەر 1 ژمارەیەکە ئەچێتە شەڕەوە دوای فڕۆکەیە بکەوێتن بۆی هەیە فڕۆکەی دوژمن بکەوێتە دوای ئەو ڕێکەکە چێتە پشتیوە لەبەرەوە ژمارە 2 ئەمە پارێزیە هەتاکو ئەوەی پێشەوە بخاتە خوارەوە ئەگەر بگەڕێنەوە بە بەعزە شەڕێ بۆ نمونە شەڕی ئاسمانی مەسوورە ساڵی 1970 تو حیساب کە حەڵقەیە فڕۆکە ئەو هە بە دوای یەکە گەڕا 68 فڕۆکە ئیسرائیلی و مەسری بە دوای یەکە هەڵە ئاسمان کەوتبوون ئەمە ئەو بخە ئەوە ڤانتۆم مێک ڤانتۆم ئەوە شێوازە بە تەنیا بێتن خەنە خوارەوە ناتوانێتن ینی حەسر یەکەن لە زۆر حاڵاتە لەبەرەوە دایمەن دوا لەبێ طبعا نمبەر 2 نابێ مستەوای کەم بێتن ئەگەر ئەمە نەقی بێەوە ملازمەوە لە بۆی هەیە جاروا هەیە چوار فڕۆکە بێکەوە فرێ فۆر فینگەر لیدەر لێرە ئابێتن ژمارە 1 لە ناوەڕاستە بێتن ژمارە 2 لێرە بێ مستەوای وەکوەوە بێ ژمارە 3 لێرە ئابێت ئەمە مستەوای هەیە خبرەتی هەیە بەس ناگاتە ژمارە 1 و 2 طبعا لە خبرەتی فرێنە ئەمە لە هەمووی هەنزائیفتر تازەکەیە کە بڵین خبرەتی نییە ملازم بێتن تازە تەخەرجی کردبێ لەگەڵ یانە ئەڕوا لەوانەوە فێرە بێ و ئەویش ڕیزبەندیە ئەو سربەی کە دەرەچێ هەرێکی بە مستەوای خۆیەتی نییە تۆ بفری ئەمە مستەوای وابێ نانەخێر هەمووی بەڕیز حسابی بۆ کراوە نمبەر 1 قائد خۆیەکەوێتەوەی لیدەرە کەوێتە شەڕەوە مەسەلەن ڕێ پێشانەدا هەر تاکو یەکەم هێڕش لیدەرەیکە یەکەم لێدان کە دابەزیێگە لە زەویش بدەیت لیدەر خۆیەکە ئەنجا ئەوان بەدوایەوە ئابەزن بۆ لێدانی هەدەف ئەبەو شێوازە باشە قەت بووە فڕۆکەی خۆیان بخەنە خوارەوە بەڵێ زۆر حاڵەت چۆن بۆ نمونە بگەڕێنەوە یەکێ لەو نوکتانەی کە باسی بکەین لە ساڵی 1970 کاتێ شەڕی پاکستان و هندستان طبعا هندستان و پاکستان بەردەوام شەڕیانە ئەوە نییە هەرم شەڕانی ئاخیرە لە ساڵی 1970 بووە شەڕیان ئەو کاتە پاکستان فڕۆکەی F-104 ئەمریکی بەکارهێنا طبعا فڕۆکەیە بوو تەمەنی کورد بوو لە یەک ساڵێکە 52 فڕۆکەوانی کوشت لە جیهانە وڵاتانی بەکاریانە هێنا هەر لەمێک خراپتر بووم یەک بستویەکانی بۆریەکە و بە ئاسمانەوەیە فڕۆکەوانە هەندیەکە توانی F-104 بخاتە خوارەوە هی پاکستان لێیدا خستی خوارەوە وا دیارە نەشوەتی مەغروری سەرکەوتن وای لێکرد سوڕایەوە هاوڕێکەی خۆشی خستە خوارەوە لەویشیدا ئەویشی خستە خوارەوە هەر وەکو دوژمن حیسابی کرد ئەمە دەستی نەپاراست دەستی نەپاراست لە خۆیانە لەوان دوایەوەی گەڕایەوە درایە زندان 15 ساڵ حکم بدرا و لە فڕۆکەوانی ڕایان ڕێکەوەی لێ دێڵێ دیفاع بگرن واز لە هجوم بێن واز لە هجوم بێنن ئەم حاڵاتە بۆ نمونە لە عێراق لە جەنگی عێراق و ئێرانە منزومەیەکی ڕۆڵاندی فڕەنسی دژی ئاسمان هەبوو نزم کە تۆ فڕۆکە دێ بە ئاسمانە ینی ئاڵەی تەقەکردن قەدەغەیە وەستاوە ڕامی مقەیەد فڕۆکەی خۆمان لە ئاسمانە فڕۆکەی دوژمنی شەبێتن تەقەی لێمەکە چونکەی خۆمان لە ئاسمانە ئەکەونە شەڕ یان ئاڵەی ئازادە تەقەکردن ڕەمی حڕ لێدە دوژمنە سیخۆیەکی عێراقی ڕەت بوو لای شەرق دژلەوە نزم ئەڕۆیی بەرەو ئێران قەسف بکاتن سیخۆیەتر بە دوای بوو ئەمانە ڕەمی مقەیەدیانەوە نەگەل یەکسەر موشەکێکی لێدا و خستی خوارەوە فڕێدا سیخۆکە کەوت دوایەوە منزومەیەکی سام یەک بیستویەکێکی عێراقی خستە خوارەوە هەر بەغەڵە ئەو لەگەڵ F5 ئێرانیان حاڵەتانە زۆر بوون زۆر ڕواداتن ئەم حاڵەتانە فرەندلی فایر بەڵێ زۆر ڕوەدا یەکێ لەو نوکتانەی تر لە هەر ساڵی 1970 پێنج فڕۆکەی هۆکەر هەنتەری هندی ئەفرین ئەو زمانە ڕاداری ئەم فڕۆکانە پێشکەوتوو نەبووی ئەمێنە باسینەوەی دووسێ ئەەکەی
ئەم پێنج فڕۆکە هۆکەر هەنتەرەکە ئەچوو پاکستان قەسفکە هەمووی بە تەنیشتێکەوە نووسابوو بۆ کە ڕادار لە دوورەوەی بینێ یەک فڕۆکە بینێتن ناتوانێت پێنج ببینێ تاوە نووساون بێکەوە ڕادارێکی پاکستانی بینی بەڵام یەک فڕۆکە بینێ موشکێکی بووە تێگرت موشکەکەش بەری نەکەوت بەڵام لە پێش لیدەرەکە تەقیەوە موشکەکە کە پارچەکانی لە لیدەریدا ئەم پارچەی لێ بووە هەر پێنجی بە یەکجا کەوتە خوارەوە هەمووی هەر پێنجی یەکتریاندا هەمووی بە یەکتریا کێشیان و هەمویان هاتنە خوارەوە ئەمە کارەساتەوە لە پێنج فڕۆکە بە موشکێک بیخەیتە خوارەوە ئەم حاڵەتانە لە فڕۆکەیان ڕووەدا ئەگەر سەیری ئستعرازی ڕامستان بکەیت لە ئەڵمانیا تیمە ئیتاڵیەکە کاتێکە فڕۆکەکان هەمووی بێکەوە ڕەت بوو ئالەم ڕاوەستا بوو سەیریە کرد بەرزەوە بوون لە ناکاوە لیدەر دەرچوو لیان ڕۆی ئەمان بوونە دوو بەشەوە فڕۆکەکان هاتنە بەرامبەر یەک بەو شێوازە بە ناویەکان ڕەت ببن لەو بەرەوە لیدەر هات بە ناویانە بە بنیانە ڕەت بێتن استعراز بێشانەدا ڕێک خۆی کێشا بە فڕۆکەیەەکە مانە زۆر بوو لە سەعرازە سێدانە بە یەکجا کەوتە خوارەوە ئەم لەویدا ئەو لەویدا کەوتنەنا خەڵکیێکی زۆری شێم کوشت لەو کاتەیە لەم حاڵەتانە ڕوەداتن لە کاتی فڕۆکەیەکی تری تەمانەمە لە یوتوب دوایەوە لایەندا F-15 سترایک ئیگڵی ئەمریکی لە کاتی مەشقا من ڤیددیۆکەیم بینی بوو بە سستە نەما لایەندا ئەمریکیەکان کە مەشقەکە فێرەبێ فڕۆکەوانی پێشوو چی کرد یەکسەر بەرزەوە بوو ئەوها ینی تەمرینی شەڕی ئاسمانیانە کرد ئەم دووەم کە هات نەیتوانی خۆی لێلا بدا کە ئەم بەرزەوە بوو بۆ شێوازە ڕێک بە تەنیشتیا بە باڵەکەی لێیدا باڵی دەسەڕاستی لێ بووە فڕۆکەوانی دووەم ئەو فڕۆکەوانەی تری ناوی مارک بوو کە لێیدا بەڵام ئەوەی سەیرە F-15کە 1970 باڵەکەی لێ بوو بۆ ئەنجاش دابەزی پێی نەکەوتە خوارەوە داینتوانی دابەزێ دایگرت بۆ F-15 فەتحەی هەوایی بڵین هینی هەواکانی لە تەنیشتەوە زۆر پان و زەخمە لەبەرەوەی سرعەت و هەوای زیاد وەربگرێتن قووەتی مەچینەشی زۆرە توانی کۆنتترۆلی کا لە ئاسمان ڕای بگرێەوە توانی داشی بگرێتن بەبێ باڵێکی دەسەڕاستی لێ بوو بۆ ئەو حاڵەتە زۆر غەریب بۆ ڕوویداوە بەڵێ زۆر باشە کاک سەلام لەم بەرنامەیە زۆر یعنی ناوی فڕۆکەی ڕووسی تێنا فڕۆکەی باشی ڕووسی لە ساڵانی هەشتاکان و تەنانەت نەوەتەکانیش فڕۆکەی سیخۆ و مێکی ڕووسی زۆر بەقووەت و بەهێز بوون و دایمە لە بەرچاو بوون بۆچی وای لێ هات بە هاتنی کۆمەڵی فڕۆکەی تر ئەوان ئەو ناوەیان نەما کاکمانە فڕۆکەی ڕووسی مێک و سیخۆی لەگەڵ مێکۆیان هەتاکو فڕۆکەی یاک ینی چێ یەکەم فڕۆکەی دروست کرد کە ڤێرتیکال وەکو F-35 بەرزە فڕێتەوە ڕووس دروستی کرد هەر لە 63 دروستی کرد یاک دوایەوە بەریتانیا دروستی کرد هارێر سی هارێری دروست کرد کە بەشدار بوو لە شەڕی فۆکلاند ساڵی 1982 فڕۆکەی ڕووسی یاک نرخی لە چاو فڕۆکەی ڕۆژە ئاوا وڵاتانی تر هەرزان بوو ینی مێک بسویە کە دەست پێکاتن 6 ملیۆن دلار F-16 14 ملیۆن دلار دەست پێکات تاکو 7 ملیۆن دلار بە جۆری نوسخەکانی ئیشکردن چاکردنەوەی فڕۆکەی ڕووسی ئاسانترە سیانەی کەمترە مەچینەی بە تەحملترە بەهێزترە جانی بە قووەتترە ڕاست ئەوە تکنۆلۆژیای بەرزی تایە بەڵام کاتێک کە فڕۆکەوانەکان ئێمانەی مێک بسوێک بەکاردێنن کە دائەوەزن ئیکێشن بە عەرزە ئەگەر F-16 بێ پارچە ئابێت ئەوە نەجانی بەقووەتە مەسەلەن ئەمانە بەناوبانگ من دوایەوە ڕووس پێشکەوتوتر بوو لە کاتی شەڕی ساردا ینی یوری گاگارین پێش هەموو کەسێک چوو بۆ شای ئاسمانەوە لە ڕووسدا تاکو نێڵ ئەرمسترۆنگ دوای ئەوە بە 4 ساڵ 5 ساڵی ئەڵا چووە ئاسمانەوە بە ئەپۆڵۆ غەرب چی کرد بیری لەوە کردەوە بۆ نمونە ئەمریکا لە شەڕی ڤێتنام دەرسێکی وەرگرت کەمێک 21 چی پێ کرد هەردوولا مبالەغا کات طبعا ئەوڵێ من 160 فڕۆکەم خستوەتە خوارەوە ئەوڵێ من 90م خستوەت شتی وانە بەڵام 42 ڤانتۆمی ئەمریکی کە پێشکەوتوترە لە مێک 21 زۆر بەدەست مێک 21 کەوتە خوارەوە لە شەڕی ڤێتنام و لە شەڕی کۆریا ئەمریکا چی بوو پێویستی بە فڕۆکەیە بوو کە بڵێن مواسەفاتی چی هەڵبگرێتن مڵتی ڕۆڵ فایتەر فڕۆکەیەکی هەموو کارێ بکاتن ئەویش F-16 بوو کە بتوانێت ئیشی F-15
سترایک ئیگڵ بکاتن لەگەڵ ئیشی F-111 هەمە کارە بێ ینی بە کوردێکی جووتی کەم ئەم دوانە لێک فڕۆکەیەکە و سووک بێتن ئەمەلیش بێتن مەداشی هەبێتن ئەوە بوو F-16یان هێنایە مەیدانەوە بڵێن بۆ ئاگاداری F-16 کە هاتە مەیدانەوە تەمان فڕۆکەیەکی سەیرە دووەم فڕۆکەیە لە جیهانە کە زۆرترین فڕۆکە دروست بکرێتن و بفرۆشرێ 25 وڵات لە جیهان فڕۆکەی F-16 بەکاردێنێتن ئێستاکە F-16 4560 فڕۆکەی لێ دروستکراوە زیاتر ئەم فڕۆکەیە فرۆشراوە عەدەدێکی زۆر زۆرەوە 4500 تاکو 600 ئەگاتن کە دروستکراوە ئەفرۆشرێتن F-16 منزومەی مەلاحەیەکی زۆر بەرزیتیایە ڕادارێکی زۆر بەهێزیتیایە موشکی عجایبی تایە مەدای زۆرە فڕۆکەیەکی سووکە یعنی من مەبەستی پرسیارەکە بەوە بۆ کات سوپاس دەکەم بۆ تەوزیح بەس ئەمانە بەرامبەر بە مێگ و سیخۆ بۆیە بۆ حاڵە غەرب پێشکەوت بەڵام ڕووس دوایەوە ئەم هەڵانەی بینی بۆیە هەوڵیدا بەرەو سیخۆی 57 مێک 29 M2 ئەو مێک 35 هەیە بەڵام ئێستش M2ەکە مێک 29ەکە زیاتر بەکاردێنێ لە بیرت نەچێ فڕۆکەیە کۆنیشی هەیە مێکسی ئێستا شارچەنێک کۆنە بەڵام ئێستش بەکاردێتن بۆ پاراستنی ئاسمانی یەکێتی ینی بڵێن رووسیا بۆ بورێنەوە یەکێتی سۆڤێت هاتەنەوە تو یەک بەرەوە ئاسمانی رووسیا کە خاکی زۆر گەورەیە ئەو فڕۆکەیە سرعەتی 3000 کیلۆمەتر بێ لە سەعاتێکە هەڕێک لەسەر مێک 25 دروستکراوە ئەوەیە جیاوازی فڕۆکەکان لە جیهانە لە بینی زۆر ڕۆژە ئاوا و ڕۆژهڵاتە زۆر باشە وەڵام ئەم چەند نمونەیەم فڕۆکانە کە لە بەردەستمانایە حەزەکەم بە خێراییش ئاماژەیان پێ بکەین ئەمەیان بیتوانی ئەوە سپیرتە بەڵێ ئەمە باسیمان کردووە لە جۆری دروستکردنی سەیری بیت و سپیرت بکەی بزانە هیچ کلکێک و پارچەیەکی پێوەنی وەکو فڕۆکەکان دیزاینێکی جیاواز و دیزاینێکی جیاواز و سەیری دروست کراوە ئەگەر سەیری بکەی هەر لە ڕاستیش هەموو نوکەکانی تیژە نییە شوێنێکی ئاشکرا دیار بێتن سەیری شوێنی هەوای وەربگریتن ئەگەر سێریان فڕۆکەیە بکەین بزانە شوێنی هەوای لەکوێیە لە بن ئەمەیان چیە بەدەستەوە ئەمە جیدە سی چینیەکە بەڵێ ئەم فڕۆکەیە ئەگەر سەیری فیلۆم بکەی فیلۆمیش عینی هەواکەی لەکوێیە ڕێک لە بنزگێتی شوێنی چوونە هەوای ناومەڵام ئەو لەسەر باڵەکەیت ئەمە لە بانەوەیە ئەمە جیاوازی فەرقەکانی لێرە بێتەوە ئەمە جیاوازەکەی لێرە دەست پێکاتن لەبەرەوە ئەبێتە شەبەحی بەسایی بۆیەکەی و ئەوانەشی و بەڵام نرخی زۆر گرانە ئەگەر سەیری شوێنی ئاگری دەرچوونی بکەی بزانە لە چۆیە نەوەک وەکو فڕۆکەکانی تر ئەلێرە بێتن ئەمە مهندسە هەندیەکە ئەمەیدانە زۆر باشە ئەمەیان ئەمەیان سیخۆی 57 فیلۆم مانگی ڕابردوو دانەیەکی کەوتە خوارەوە بۆ دەستکاری مەچینەکەیان کرد مەچینەکانیە گۆڕن بەهێزتر بێتن و بەتواناتر بێتن بەڵام لە کاتی تێستا من و تومە فڕۆکە لە کاتی تێستا ئەکەوێتە خوارەوە غەڵەت قبول ناکاتن طبعاً فیلۆم زۆری بەم دوو ڕەنگەیە بۆی بیبینی ئەو حەجمە گەورەیە نەبینیتن تەنها شۆنە تۆخەکە ئەبینی ئەوە نابینیتن لە ئاسمانە مەسەلەن سەیری بکەی بۆیە بەم شێوازە هەتاکو کۆکپیت لە ژوورەوە ڕەنگی بڵین کۆکپیتەکە شۆنی سەعاتەکان و جایرسکۆپ و RPM و ئەوانەی فڕۆکەوان لە فڕۆکە تاکو فڕۆکە ڕەنگەکانی و گۆڕێتن ئەویش گرینگە زۆر جگەلەوە هودەکەی ئەو جامەی بانی فڕۆکە هەیە وەکو مێک وستویە کۆوانە بازێکی بەلا ئەکرێتەوە فڕۆکەوان دابەزێ هەیە نە بەرزە بێتەوە بۆ پشتەوە هەیە نە بۆ پێشەوە بەرزە بێتەوە هەیە بەلاوە بەرزە بێتەوە لە فیلۆم وەکو سکەیە بۆ دواوە ئەگەڕێتەوە سلایدە طبعاەوە تەسیری زۆرەوە نییە بە کەیفی خۆ دروستماسەفاتە بە مواسەفاتی فڕۆکەکە دروستیەکەی لێرە F-18 لەگەڵ فیلۆمە سیخۆی 57 سەیری کلکەکانی بکەی لەگەڵ ئەمانەیە جیاوازی چییە؟ ئەمە قیتە؟ ئەمانە قەوسیەکی تایە قەوسێکی تایە F-18 هۆرنێت سوپەر هێرنێت عینی ئەو قەوسەی تایە بۆ کاتێ فڕۆکە ئەسوڕێتەوە بە ئاسمانەوە پێڵەن کەبحی هەوا ینی تۆ هەوا ئەدگرێتەوە تایبەتی ئەگەر باڵەکەت سێگۆشە بێتن کە گرتیەوە ئۆتۆماتیک سورعەتت دابەزێ و سەر شۆڕەکە بۆ خوارەوە دێتن بەبێەوە هین بێتن بەڵام ئەم کلکە کە ئاها دروست دەکرێتن
لە F-18 لەو حاڵاتەیە دابەزینی کەمترە بێتن لەم فڕۆکانەی تر کە بەم شێوازە دروست بکراوە. طبعاً فیلۆم فڕۆکەیەکی زۆر پێشکەوتووە ئەمریکا بڵێن ببوورە رووسیا 20 دانەی لێ دروست کردووە تاکو ئێستا 21 دانە دانەیەکی دا بە جەزائر بەڵام وڵاتی دووەم کە داوایە کاتن ئەویش هندستانە. هندستان حەزی لێتی زار حەزی لێتی داوایە کاتن. ئەی ئەم F4 پێم وابێ ئەوە F4 ئەم F4 بمعجبی و حەزەکەم باسکەی باڵێکرێتەوە و ئەوانە ئەمە لە خزمەتە نەماوە بزانم لە ئێران ماوە ئیشەکە لە ئێرانە ریشەکە وێ ئاسمانی وایە F4 تۆمکات بینەران ئەگەر بیانەوێت لە فیلمە ئەمە لە تۆپگان لە فیلمەکەی تۆم کروز ئەمەی لە بەشی یەکەم و دووەمەمەی بەکارهێنا تۆم کات ئەو کاتە فڕۆکەیەکی زۆر پێشکەوتوو بوو بەڕاستی ئێران کە داوای کرد لە کاتی شایە لەبەرەوەی فڕۆکەی رووسی زۆر لە دەریای قەزوینەوە لە ئازەربایجانەوە زۆر ئاسمانی ئێرانیە بەزاند چونکە ئێران سەر بە ئەمریکا بوو زمانی شاو ئەوانە لەبەرەوە ئەمریکا دەست بەجێ یاری پێشەوەی بدرێ بە ئیسرائیل کە نەیویست ئیسرائیل ینی خۆی هی دەریایە درا بە ئێران وەریگرت. طبعاً F4 تۆم کات تەمەنی زۆر درێژ نەبوو لەسەر فڕۆکەی بڵین کەشتی فڕۆکە هەڵگرەکانە ئیشە کرد مایەوە ماوەیەک لە 1991 خانەنشین بوو طبعاً دوو کەسی تایە F4 یەک نییە فڕۆکەوان و ئەفسەری چەک و ڕادار وەوانە بەڵام لە کاتی سورعاتە کە سوپەرسۆنیکە و کاتە سورعاتی دەرەکرد باڵەکانی تۆ ئاهاقیتە کرد بەرەو دواوە و وەکو چی هات موشکێ بەڵام لە کاتی شەڕا و لە کاتی فرین و دابەزینە نانەخێت ئەو باڵانە ئەکرێتەوە بەو شێوازە بۆ ئەوەی استقرارەتی زیاتر بێتن و لە کاتی شەڕیشە موشک تێگرتن قەسوە ئەتوانێت سابتتر بێ مستەقر بێ لە ئاسمانە جگە لە F4 بەم جۆرە کە باڵ قەپاتەکە و دایە خاتەوە لە رووسیا سیخۆی 24 ئەم تەکتیکە بەکاردێنێتن بۆ باڵەکانی عینی سلوو بە سیخۆی 24 رووسی فڕۆکەی تریشەیە بەڵام بەم شێوازە نیە چونکە سیخۆی 22 ئەی کاتنی ئەم فۆڕەکانی بەڵام هایدرۆیکی نییە لە ئاسمان بتوانی بیکەیت و دای بخەی لە زەوی ئەکرێتنەوە عملیەتە ئەم فڕۆکەیشمان هەبوو ئەمە تۆ زۆر معجبیت ئەم فڕۆکە ئەمریکیە ناوەکەی و مواسفاتەکەی با پێ بڵێ وڵا ئەم فڕۆکەیە ئەمە SR-71 بلاکبێرد ئەمە هیچی خوڕیە جەنگی نییە باش ئەم فڕۆکەیە بەڕاستی ئەو ئەندازیارانەی ئەمانەیان دروست کرد ینی لە زاناتر بوون ینی عەبقەرین بەڕاستی ینی بڵین معجیزەی فرین کە ئەو کاتە دەرکەوت لە کاتی شەڕی ساردا ئەم فڕۆکەیە بوو بۆی خێراییەکەوێت یان هۆی خێراییەکەی بۆ ئاگاداریت فڕۆکەوانی بلاکبێرد یان یوتوو نابێت سینگل بێ ژنی نەبێت نیکەم ئەم فڕۆکەی نادەنێ بۆ ئەمە چی بیر لە ڕاکردن نکاتەوە ئەم فڕۆکەیە بەرێ بۆ دژمن واش بێ مناڵیشی هەبێتن یەڵا لەسەری فڕێ خێزانی هەبێ مناڵی هەبێتن ئەو کاتە ئەم فڕۆکەیانەدایە دەستیەوە کە پێی بفرێتن ئەم فڕۆکەیە بلاکبێرد کە لە زەویەوە سێری بکەی ئەڵەی سیکرابە لە جانی ڕۆنەتکێتەوە هایدرۆلیکس و تەمەنی پیسە کاتن ئەو ناوە ناهێڵێتن کە سەیرەکەی بۆ وا دروست کراوە فڕۆکە کە لە ئاسمانە فرێتن ئەمە کە سورعاتی بگاتە 3500-3600 کیلومتر لە سەعاتێکە پلەی گەرما لەسەر ئەو تیتانیۆمە جام فڕۆکەکە گاتە 300 پلە باش چیە بێتن ئەو ئاسن و تیتانیۆمە هێژە بێتەوە زەختەکە بە گەرما تۆ ئاسن ئەگەر گەرمی بکەی چی لێ دێتن ئەکشێتەوە زیاد دەکاتن کە زیادی کرد لە ئاسمان چییە فڕۆکە پارچە دروستەکرێ ئەبێتە هۆی ئەوەی کە بتەقێتەوە لە ئاسمان بە پلەی ئەو گەرمایە بە معدل بەو سورعاتە بڕوە لەبەر ئەوە ئەندازیارەکان بیریان لی کردووە چۆن ئەمە بتوانن ئەو سورعاتە و لە ئاسمان نەتەقێتەوە بەرگە بگرێ حەسان بە ملیم بۆشاییان لە بینی پارچەکانی دانا لەبەرەوە لەیەتکێتەوە لە عەرز و پیسی و سێرەکەی وەکو سکرابە بەڵام کاتێک کە فری لە ئاسمان ئەو سورعاتەی دەرکرد ئەو بۆشاییە نامێنێ ئەو 300 دەرەجە پلەیە قەپاتیەکە عەقڵەکە لەوێ بوو کە ئەمەیان دروست کرد جەنابەت چووی بۆ ئەمریکا بە چەند سەعات لە عەمانەوە ڕۆیشتی بە 12 کاتژمێر 12 کاتژمێر باش بلاکبێرد 1973 لە ئەمریکا بەڵێ گەیشتە بان ئیسرائیل بە 3 سەعات
ئەم فڕۆکەیە خێرە زۆر ینی بە 3 سەعات گەیشتە ئەمریکا فریای سوپای ئەمریکا کەوت لە سینا دوای شکاندنی خەتی بێرلاف کە بارلێف کە عملیاتی سطلاع و سیخوڕیە کرد سوپای مەسری لە چۆر ڕابگرێتن ئەم فڕۆکەیە دەورێکی سەر ئاما بۆ ئاگاداریشێت کە ئەفرێ لە عەرزەوە سوتەمەنی تەواوی پێ نیە چونکە بۆ بۆشایانە هەمووی لێ ڕاتێن سوتەمەنی پێ بگەێنرێ کە بەرزەوە بوو چووە ئاسمان یەک سوڕانەوەی کرد ئەنجا فڕۆکە دێ فیولێدات یا سوتەمەنیە داتێنە و باکەوێتە ئیتر ئەم فڕۆکانەمان ماوەمانەمان باس کردووە مای دەسەندەر بۆڵ هەمیش بەڵایەکە دۆشکە و شەشڵی پێێتی بۆ جەڕە و دۆشکەیە 30 ملیمە زیری پۆشیش کوونەکە و وێرانیەکە زۆر جۆرە بۆمب هەڵەگرێتن بۆمب بە GPS ڕوا و بۆمبی زیرەک هەڵەگرێتن و بۆمبی موشکی دیژی تانک هەڵەگرێتن یعنی بووە زەوی ئەو فڕۆکەیە یعنی من وەختی خۆی باسم کردووە ئەفسەرێکی ئەمریکی هەبوو مێجەر ڕائد بوو ئەگەر من لە سپای دوژمن بم بزانم سەندەر بۆڵ دێ لێمەدا و شۆنە بەجێ هەڵم و ڕاکەم ئەوەندە خەتەرە ئەوەنە خەتەر و مەترسیە بە نسبەتی ئەمەشەوە ئەمە جیدای چینە جیدە لێرە ئەمە قەت نابێتە بڵین شەبەحی بۆ چونکە باڵی کناردی هەیە دوو باڵی پێشەوە طبعا ئەمە تەسیری زۆرە تاکو بڵێ تەسیری زۆرە بۆ کاتی شەڕ بۆ سوڕانەوە ئەوانە توانایەکی زۆر سەریەداتێ بۆمانەوە ڤەر طبعا ئەمەش وەکو بڵین ئەگەر ئەم فیلۆم موشکی 57 ئارسی و حوت هەڵبگرێ ئێمەکەی ئەمە موشەکە تازەکانی جیدا موشکی PL-15 باشە کە بڵین ڕافاڵەکانی خستە خوارەوە جگەلەوە PL-16 دروست کردووە PL-15 200 کیلومتر ڕوا PL-16 بچووکتر و سووکتر و 300 کیلومتر ڕوا زیاترە ڕوا و ئێستا PL-19 بەدەسەوەیە چین یعنی لە موشک و فڕۆکەیە چین پێشکەوتنێکی هێزگار گەورەی ئەوە کردووە ینی ئەزانی چۆن قۆشمە لەگەڵ کاتەکە ئەڕوا بەرەو پێشەوە بەڵێ من سپاس دەکەم تەنیا و دوو تارە ئەوش لە سەرەتاوە باس کرەوە جیلی یەکەمەوانە ئەوەی یەکەمی جەنگی جیهانی یەکەم کە باڵە گەورە و باڵەکە ئەوەشیان مۆستانگ P50 ئەمریکیە فڕۆکەیەکی زۆر باش بوو لە جەنگی جیهانی دووەم لە ئەوڵی جەنگی جیهانی یەکەم دروست نەکرابوو نەهاتە شەڕ بەڵام ئەمە توانی لە کۆتایە گۆڕانکاریەکی سیر بکە لە یابانە بەرامبەر بە میتسوبیشی یابانی زیرۆ ئەوانەیە بەڵێ من سپاست دەکەم باندوم کردی ئەمڕۆ بەخوا ئەوەندە پرسیارم لێ کردیت و سپاس بۆ زانیاریەکانت چاوەکەوی ڕێزتە سپاس بۆ بینەریەوەش تاڵقی داهات و ساعتی 0 بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ سپاس کاک سەلام